ساڵی 2018 سەرجەم دوکانەکانی بازاڕی لەنگەی هەولێر سووتا لە کۆتامانجی ڕابردووی ئەم ساڵیشدا جارێکی دیکە گڕی گرتەوە و 166 دوکان سووتا و زیانی بەرچاوی بەرکەوت. لە چەند ڕۆژی ڕابردووش ئاوی لافە و چۆنێ و دوکانەکانی هەمان بازاڕەوە و بەڵام تاکو ئێستا قەرەبوو نەکراونەتەوە. کە چەند ڕۆژێک پێش ئێستا جەنابتان نەزانن لافاوێک دروست بوو لە منتقەی دهۆک و زاخۆ کە ئێمە هاوخەمی خۆمان دەرەبڕین وەکو ئەهلی لەنگە خەمخۆر بوون بۆ هەموو کەسێک لە هەموو کاتێکە ئەگە پێویست بوو یارمەتیان داون، بەڵام تەمەشا دەکەن هەر چەند ڕۆژێک چەند سعاتێک پاشتر تعویز نەکرانەوە. هۆکارەکە چی ئەم جیاکاریە؟ ئەم جیاکاری بەداخەوە کە لە مێژە خەڵکێک باسی ئەکا کە جیاکاریەک هەیە لە بینی هەولێر و دهۆک. ئەو لافاوەی کە هات ئەگەر جەنابتان ئاگاتان لێ بێ ئەوە زەرێکی خۆیدا بەداخەوە ئەو خوێن ساردەی کە ئێمە دەسەڵاتە دەیبینین دژمن ئەوواکە دژمنێک کە پێی خۆش بێ وەک بێ دەسەڵات پێی خۆش بێ ئەو خەڵکە زەرمەند بووبێ بۆ ئێوامان پێەکە. سەبارەت بە بازاڕی لەنگەش ئەوە نزیکی یەک مانگە سوتاوە هەتا ئێستا هیچ قەرەبۆک نەکرایتەوە، هەتا نوێژەنکردنەوەی دوکانەکانیش هەمووی لەسەر حسابی دوکاندار خۆی بووە. بیدایەتی هاتن گفتیان پێماندا کە قەرەبوومان دەکرێتەوە، بەڵام هەتا ئێستا ئیمالیان کردینە. لە دۆک ئەو کارە ساتە ڕوویدا لە 48 سعاتی پێ نەچوو قەرەبیان کردنەوە، بەڵام هەدی هەولێر کوا سایبی هەولێر کوا پارێزگار لەبەر سبەدەم داواکاریەکانی ئەو خەڵکەی نایەن. زیانمەندبووانی بازاڕی لەنگەی هەولێر دەڵێن دهۆک بەهۆی لافاوە زیانی بەرکەوت و بەکەمتر لە 48 کاتژمێر قەرەبوو کرانەوە، بەڵام ئەوان تاکو ئێستا هیچیان بۆ نەکراوە. زیانمەندبووانی بازاڕی لەنگە بۆ ماوەیەک شقامی 100 مەتریان داخست لە بەرامبەر ئەو جیاکاریەی وەک خۆیان دەیڵێن لە نێوانی هەولێر و دهۆک دەکرێت. بۆی گرتومانە قەرەبوو بکرێنەوە، ئێستا لە دۆک بە یەک ڕۆژ قەرەبوو کرانە خێرە لەنگە ناکرێ باشە بۆ بۆیە بودجە هەیە بۆیە لەنگە نییە. پارێزگاری هەولێرێ دەرەوە یارمەتی زیاد لێ کۆتوانی دۆک دەدەنەوەی خێرە نایی لەنگە بداتەوە لەوێ شوقەی 500 دەری وەرگرتووە بابێ کاکە بە 20 ڕقم ئەوم کاتەوە 500 دەروستاوە با 20 ڕقم داتەوە کاکە بۆ نایداتەوە بۆ داهاتی هەولێر زیاترانی دۆک لێوێ پارەیە لێرە نییە داهات کامیان زیاترە. جارە هێشتا کەس ئەوەی نەبووە هیچ دەنگەچی نییە و بە خۆتان دەبین هیچ ئیشی لێ نەکرایە ئەس دەکەی تەسویر کە بە تاکید ئەدیکۆ هەرۆڵە تاکید زۆر تاسیری هەیە دەبینی کەس تەعویزەک شتەکی وەرنەگرتەوە عەق خۆیتیان هیواداری حکومەت یعنی ئاوڕەتیان لێ بداتەوە. پشتگوێخستنی زیانمەندبووانی بازاڕی لەنگە بۆتە جێگومان بەلای ئەو چینەوە و پرسیاری ئەوەیان لا دروست بووە بۆچی پارێزگاری هەولێر هەموو ئامادەکاریەکی نیشانداوە بۆ دهۆک، بەڵام تاکو ئێستا ئەوانەی بندەستی خۆی لە هەولێر قەرەبوو نەکراونەتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.